لە سەروبەندی قەیرانی بوجە و نەبوونی پارە لە بانکەکاندا بەرزترین دوو تاوەر لە عێراق و کوردستان لە شاری سلێمانی بە ناوی کورد تاوەرز دروست دەکرێت. ئەو پرۆژەیە لەلایەن کەرتی تایبەتەوە جێبەجێ دەکرێت و پارێزگاری سلێمانیش سەرپەرشتی دەکات. ئەم دوو بینا گەورەیە لەم هەلومەرجە ئاڵۆزەی عێراق و ناوچەکەدا ئاماژەیەکی ڕوونە بۆ ئەوەی ئێمە ئومێدمان بە داهاتووی گەشی وڵاتەکەمان چەند زۆرە و پەیامێکە بۆ دۆست و دوژمن کە ئێمە میلەتێکی جیاوازین لە ناوچەکە. ئەگەر ئەوانەی تر هەموو بیر دەکەنەوە بۆ ئەوەی چۆن بتوانن زیاتر وێرانکاری بکەن، ئێمە هەموو بیرکردنەوەمان بۆ ئەوەیە تەنانەت لە دۆخە ئاڵۆزەکانیشدا چۆن ئاوەدانی زیاتر بکەین بۆ وڵاتەکەمان. فاروق مەلا مستەفا خاوەنی کۆمپانیەکانی فاروق هۆڵدین وەک جێبەجێکاری پرۆژەکە ڕایدەگەێنێت دروستکردنی ئەم دوو تاوەرە پلانێکی درێژخایەنە بۆ پێشخستنی کەرتی ئابووری و بازرگانی، جگەلەوەی پرۆژەکە سیمایەکی جوان بە شاری سلێمانی دەبەخشێت. دەژڵێت دەبێت قەیرانەکان نەبنە ڕێگە لە خزمەتکردنی نیشتیمان. بەم شکلەتەوە ئەتوانین بە کۆمەڵکردنی ئەمانە ئەتوانین شارێک و وڵاتێک بێنیتە ڕادەیەک کە پێشکەوێ. من پرۆژێکم بەدەستەوە لە ژیانمە قەت دینارێک ناخەمە شوێنێکەوە بۆ هەڵگرتن، باوەڕم بۆ هەیە کە ئەم پرۆژانە بەشێکی گەورن لە نیشتمان پەروەرەتی. ئەو وەبەرهێنە گلەیشیە کە حکومەت جیاوازی زۆری لە نێوان شارەکاندا کردووە. یەکەم جار کە حکومەتێکی گرتەوە کە جێی خۆشی و دڵخۆشی تەواوی هەموو کوردێکی کورتپەروەر بوو، زۆر باش بوو. بەڵام کار هەموو شتەکان برایە هەولێر ئێرە چۆڵ کرا کە چۆڵ کرا چۆڵەکەی پێوە دیار بوو. سەدان و زیاد لە هەزار کۆمپانیا مەخەرەکانیان بردە هەولێر. موەسساتی حکومی هەمووی وەک وەزارەتەوە کە لەوێ بەس مدیرێتە عامەکان هەمووی برایە ئەوێ کە پێویستی ئەکرد کە لێرە بە دابشکردنیەکە بێوەکو عالم بۆی قەڵەباڵغی و باری اقتصادی و باری زانستی و باری ڕۆشنبیری لە وڵاتێکە بە شێوەیەک بڕوە هەمووی پێکەوە بڕات، نێڕن سلەیمانی، دهۆک، زاخۆ ئەمانە دوا بکەون و بە مستەوای ئەو وەختە کە پێ هەولێر پایتەختە ڕاستە و شارێکی خۆشەویستە، شارێکە یەکێکە لە مەڵبەندە گەورەکانی تێکۆشانی ئەم میلەتە. ئەمانە بێ فرامۆژ نەکەین. بەڵام ئاوەڕنانەوە لە شوێنەکانی کە بە مستەوای خۆی ناڵێم هەرنیە بە مستەوای خۆی غەڵەتی گەورەیە پێویست بەوەکە کە چاوی پیابیێڕێتەوە. پرۆژەی کورتاوەرز لە سەرڕوبەری 5850 مەتر دووجا دروست دەکرێت. هەردوو بیناکە 35 نۆمی سەرزەوی و 6 نۆمی ژێرزەوی لە خۆ دەگرێت. بەرزی تاوەرەکان 175 مەترە و بەرزترین تاوەری عێراق و کوردستانە کە بە دیزاینێکی جیانی دروست دەکرێت. خاوەنی ئەم پرۆژەیە کە وەبەرهێنێکی کەرتی تایبەتە ڕای دەگەێنێت ئەگەر بازرگان و وەبەرهێنەکانی کەرتی تایبەتدا و شێوەی حکومەت خزمەتی ئەمە ڕێمەیان بکردایە، ئەوە هەرێمی کوردستان زۆر لە ئێستا پێشکەوتوتر دەبوو. ئەو گلەیشی لە هەندێک بازرگانەیە کە سەرمایەکانیان دەبەرنە دەرەوە هەرێمی کوردستان و هەست بە نیشتمان پەروەری ناکەن، بەداخە بۆ ئەوەی کە ئەو کەسانە لەم نیشتیمانە شاگەورە بوون و ئەو سەروەتەشان لەم هەرێمەدا پێکەوە ناوە. دلێر کەمال کورد، ساد نیوز، سلێمانی.